يا الله. السلام عليكم. باش اشكر. السلام عليكم لا حمولة. أما حوزة وشكاية. أما دكاني فرياد عارض رشي لصالح حفتا وبينجو من لم جزران كاسفيم تاكد دوا لخواب زابي أم دراسانه حمي دراسي تشاك ريكو بيك حتى إيساي كس دليل من عاجز ومنش دلم لأنا عاجز دبوا من ناو فرياد عارف رشيا والدي 1946 لشاري سليمانية تمة الدنيا ولا قريتي كان يسكن ولا من عالم ومن كعمرهم 8 سال بوا لناو بازارة كاسفيم كدوا لم ناوايا بنسبة أم ناوا حميد وقتي خوي أما حوزة وشككبو حوزة وشكبة ناو بانقو لسليمانية أما دو حوزي تيابو حوزي عليابو حوزي عليابي كاك محمد حبيب الله توفيق دلاق دو بلوعي هم بلوعي دريش حوزة كان قوربو ليرا دارتويكي تيابو دارتوكا ليرا أو شاخانية بو ليرا أما دكان پانی بەرز ئەمانە بوو زەڕنگەری تیا نەبوو هەمووی پانی بەرز و کەوژ و ئەوانە بوو هەموو جارێکە هاتن لەوانەیە لەبەر حەوزەکە دانیشتن چایانە خوارد قاوەمەی نۆکە بووی یەلکە ڕوونیانە خوارد یەلکەی کوڵایانە خوارد لێرە ئەم دوکانە من وەختی خۆی بازرگان بوو قوماشم هەڵواسی بوو دوایی قوماشەکەم کە هەڵواسی ڕۆژێکی ژنێک هات لاگیرە ماگیری پێبووتیەوە بەخوا پارەم پێ نییە ئەمەیە قوماش بکەمتم بێنە وەڵی تر نەختێ قوماشم مایە و لاگیرەکەم کرد بە قوماشەکانە وەڵی تر لەسەر ئەوانێ ئەوم زانی هەموو ڕۆژێ هەیاسایان بۆێنام کەمەڕیان بۆێنام لولە و زنجیر و سەر و کوا وەختێکە بزانانی دوکانەکەم بوو بە کەلەپور هیچی نەما ئێتر خەڵکەکە لە دەرەوانێ و لە ملاڵ و ناو شتیان بۆێنام بۆ دوکان ئێتر منیش کردم بە شتی کەلەپور ئێتر شتەکە پەرێم پیا ئێتر دەدوایە ئێرە شتمان زۆر بوو دوایی گیانی کەلەپورم دانا ئەو شتانە گواستەوە بۆیە لەوانە دامانناوە ئەو شتانەی تر ئەجنەبیشت دەهات خەڵکی ترە هات لەیانە ئەمان فرد ئیتر بەو لەونە من ئەم دوکانم برد بەڕێوە ئێستا دوکانەکەمە ئەوە تا ماوە ئێتر خەنجەری تایە تاسکڵای تایە هەچی شتی کوردەواریە تایەتی هەتا ئێستا نەکردووە نەمفەوتانەوە دوکانارەکان ئەوە دوکانی کاعەلی وەستا عەلی دەلاک ئەوە دوکانی کاک محەمە بوو ئەوە دوکانی عەلی خاڵە حسە بوو ئەوە دوکانی وەستا محەمە بوو ئەمە لە تەنیژمە دوکانی کاحەمە کەریم بوو لەولاتۆ دوکانی تر بوو لە پشتەوانی دوکانی عوسمانەوەوان بوون لەوانەیە تر ئەم گوزەرە هەمووی پیاوی چاکی تیا بوو هەمووی خزم دۆست هەمووی دراوسی ڕێک و پێک ئیتر لێرە ئەم حەوزە وشکە بە ناوبانگ بوو کە خەڵک لە خارجەوە کە نامانە نووسی کە نات بۆ ئەم حەوزە وشکانە نات ئەم حەوزە وشکە وەختی خۆی وەکو من معلوماتم هەبێ وازانمی تۆفیقاغا بوو
عرضەکە هی ئەو بوو فرۆشت یای بە بەلەندێ بە هەدیە یان بە شارەوانی شارەوانیش لێرە نەختێ گۆڕانکاری تیاکرێت وردە ئەو بەلۆعە ئەو ئاوە نەما ئیتر وردە پیانەوە حەوزەوشکەکە ئیتر بەسەر ئەوانێ ئەم حەوزەوشکە دابڕا ئاوا بوو بەسەریتر هەچ بازاڕێت لە سلێمانی هەچ کەسێککە یاون تا حەوزەوشەکە هاتن وێرە ئیتر لێرەش خەڵک شتیە کڕینێکرێ لەوانەیە زیندوری لێبوو کەوشدرو بوو زەڕنگەر هەمووی چوار پێنجێ بوو لە خوارە لەگەڵ جوولەکانە ئیشیانەکە. دەوا لە مناڵەکانی ژەکەم ئەو شتانە نەفەوتێنن دەوا لە خەڵکی سلێمانی ژەکەم ئەو شتانە پەرەی پێبن و نەیفەوتێنن هەتا ئەتوانن جیایکەن ئەوە شتێکی کەلەپوری خۆمانە بۆ دوا ڕۆژ ئیسفادەی لەکەین من زۆر سوپاسی ئەو خەڵکە ئەکەم کەوا ئەو شتانە هێڵنەوانێ نایڵن فەوتێ.